شکۆڤە فەرهاد ئەو کەسەیە کێ بوو؟ 200 دەفتەر دۆلاری پێشکەش کردبوو بەرامبەر بەچی ئەو بڕەپارەیەی بۆ پێشنیار کردبوو. کێشەی لەگەڵ کامە مێکاپ ئارتێستە بوو، کامەیان بە باشترین دەزانێ. ئایا جوانیەکەی بەناوبانجی کردووە یاخود کارەکەی جوانەکەی بۆتە کێشە بۆی؟ ئایا جلەکانی کراوەیە یاخود پۆشتن؟ مەردی چییە بۆ هاوسەرگیری داهاتوو لە ئێستادا لە پەیوەندی خۆشەویستە یاخود سینگڵە؟ زیاتر لە ئافرەت دەترسێ نەک پیاو؟ بۆچی؟ تەواوی زانیاریەکان لە کلین میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سەری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شەری بیر نەچێوەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان خۆزان گۆڵەکەش دابگرە بۆ ئەوی تۆی خۆشەویست یەکەمین کەس بی کە بابەتەکانمان ببینی و سناپشاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی ناوت بچێتە نێو توری پشکە و ببی بە خاوەن خەڵات. شکۆفە فەرهاد ئەو خاتونەی لە هەر دەرکەوتنێکی زۆرترین نەکدانەوەی دەبێتن، بە تایبەتی جلوبەرگەکانی ئەو جلوبەرکانەی ئەو دەیپۆشێت، تەنها ئەو دەیپۆشێ خود خەڵکانی تریش دەیپۆشێ. بۆچی کاتێک ئەو دەیپۆشێ دەنگدانەوەی زۆری لێ دەکەوێتەوە. وەروەها ئەو کەسە کێ بوو؟ 200 دەفتەری پێبەخشی بەڵام ڕازی نەبوو. شکۆفە فەرهاد خەڵکی شاری هەولێرە لە 18 سێی ساڵی 1991 لە شاری هەولێر لەدایک بووە. هەر لە تەمەنێکی منداڵیەوە ڕوو لە وڵاتانی ئەوروپی دەکەنەوە لە وڵاتی ئەڵمانیا نیشتەجێ دەبن و تاوەکو ئێستاش ئەو خاتونە لە وڵاتە نیشتەجێیە. سەرەتای دەرکەوتنی ئەو خاتونە لە ساڵانی 2016-2017 بوو. لە سۆشیال میدیا بە وێنەکانی سەرنجی خەڵکی بۆ لای خۆ ڕاکێشا. دواتر وتی من مێکاپ ئارتیستم و دەنگدانەوەیەکی زۆری لێکەوتەوە بەهۆی جوانێکەوە زیاتر لەلایەن خەڵکەوە ناسرەوە. وەروها بینیان ئافرەتێکی کارامە و دەزڕەنگینی شە لە پاڵ ئەوەوە بۆیە زیاتر لەلایەن خەڵکەوە ناسرا و چۆن ناو خەڵێ. شکۆفە دەڵێتن ئەوەندەی لە ئافرەت دەترسێم لە پیاو ناترسێم لەبەرەوەی ئافرەت هەزار کێشەی هەیە لەگەڵ ئافرەت و وەروەها گەر جوانیش بیهۆ چێشەی زیاترت بۆ دروست دەکەن، بەڵام پیاوان نییە. پیاو دوو ڕێگا هەیە، یان داوای کارت لێ دەکەن یان داوای شتەکەی ترت لێ دەکەن. وەروەها مەژدەنگدانەوەیەکی ئەکجار زۆری لێنە سۆشیال میدیا بەدوای خۆی داهێنەوە باسی لەوەش کرد پیاوێک ڕۆژێک 2 ملیۆن دۆلاری داوەتێ و لەگەڵ سویجی ئۆتۆمبیل و وەروەها خانووشی داوەتێ، بەڵام ئاشکرای نەکرد بەرامبەر بەچی داوەتێ. بەڵام ئەو زۆر ئاسانە هەموو خەڵکی زۆر باسان دەتوان لێ تێبگەن. بەڵام شکۆفە ڕەتفعلی چۆن بۆ بەرامبەر ئەو کەسێ چۆن جوابی داوەتەوە و ئەو شتانەی قبول نەکرد و بەی شێوازێک و خۆی دوور ڕاگرتووە. وەروها دەژڵێتن شەرەف و ناموس زۆر لەوە گەورن ترە کە من بەو شتانە هەر بغەڵەتێم و وەروە ئەو لە شێکە پێم وەیە لەشی خۆمەوە تەنها خۆم دەتوانم چۆن تەحملی پێکەم هیچ کەسێک ناتوانێت بڕیار لەسەر من بدا. من کار دەکەم و ئیش دەکەم، پێویست ناکە خەڵک بەم جۆرە خەڵکە ئێمە ببینێ و وەروەها ئەوەی من دەیکەم تەنها بزنس و کارە و خەڵکێکی زۆریش دەڵێن ئێوە لەسەر حیسابی میلەت خۆش دەژین. بۆیە من ئەو قسەی ڕەت دەکەمەوە من کار دەکەم. وەروە ئێوە هەمووتان دەیبین من چ جۆرە کارێک دەکەم بۆ مێک ئەپ و شامپۆ و چەندین دا و دەرمانی تری ئافرەتان کار دەکەمەوە و کارێ من دیکەم ڕیکلامێکەوە بژێوی ژیانی من لەسەر ئەوەیە. شکۆفە فەرهاد مەردی چییە بۆ سەرگیری داهاتوو لە برەوەی جارێک لەگەڵ هاوسەرەکەی جیا بۆ تۆ منداڵێکیشیان هەیە بە ناوی ناڵی. شکۆفە بازەوە دەکاتن کە مێردەکەی خیانەتی لێکردو، بەڵام ڕاستەوخۆ ئەو شێ نادرکێنێتن و تاوەکو ئێستا ڕاستەوخۆ نەیوتووە مێردەکەم لەبەر ئەو هۆکارە. بەڵام بە لێکدانەوەی ئێمە قسەکانی وا دەخوازێت کە مێردەکەی خیانەتی لێکردووە و نوێترین مەردیشی بۆ هاوسەرگیری ئەوانن. دەڵێتن پێم خۆشە هاوسەری داهاتووم کەسێکی زۆر بە کەرامەت بێتن و کەسێکی زۆر زیرەک بێتن و کەسێکی بێفێڵ بێتن و درۆزنیش نەبێتن. مهمترین چ لەلای منەوە کەسێ ڕازگۆ بێتن لەگەڵم و هیچ درۆیەکەم لەگەڵ نەکاتن. ئەی لە ئێستادا خۆشەویستی هەیە و بڕیاری داوە جارێکی تر هاوسەرگیری بکاتن، دەڵێ لە ئێستادا هیچ بڕیارم نەداوە شوو بکەم چونکە واز دەکەم دڵم خۆشە ئاوا سێگڵم و وە کوڕەکەم خۆش دەوێتن. واز دەکەم زیاتر پەرە بە بزنسەکەم دەم و کار بکەم نەک جارێ بیر لە شوکردن بکەمەوە. بەڵام ئەمە شتێکە هەردەبێ بیکەمەوە. بەڵام لە ئێستادا هیچ پرۆگرامێکم نییە لەو بارێ و وەروها هیچ کەسێکیش نییە لە ژیانم
شکۆفا یەکێکە لەو خانمانەی کە زۆرترین ڕەخنەی لێ دەگیرێتن دەربارەی جلوبەرگی وەروەها دڵێن جلەکانی زۆر کراوەن و وە جلی نەشاو لەبەر دەکاتن. دەڵێتم جلەکانم زۆر ئاساییە، ئەو جلانێ من لەبەری دەکەم بە هەمان شێوە خەڵکی تریژ لەبەری دەکەن، بەڵام کێشەکە ئەوەیە من کەسێکی بەناوبانگم، خەڵکانی تر بەناوبانگ نینە. هەر کاتێک من جلێک لەبەر دەکەم زۆرترین دەنگدانەوەی لێ دەکەوێتەوە، ئەوەش بۆتە ئەو هۆکارە کە خەڵکی زیاتر ساویان لەسەر منە. وە ماوەیەکیش پێش ئێستا کێشەی لەگەڵ خاتو مێکاپ ئارتیست سازان ئەمین هەبوو لەبەرەوەی ماستەر کلاسیان لە هەمان کات کردبووەوە، بەڵام کێشەیەکیان چارەسەر بوو و کێشەکەشیان لەسەر ئەوە بوو خاتو شکۆڤە و خاتو سازان لە هەمان کاتدا ماستەر کلاسیان ڕاگەاند و کە ماستەر کلاسی دەکەن، بەڵام شکۆفا دەستی خۆی وەشان زووتر ماستەر کلاسەکەی کرد و خەڵکێکی زیاتر چۆ ماستەر کلاسەکەی و سازان ئەمینیش ڕاستەوخۆ لە ئینستاگرامەکەی خاتو شکۆڤە لا دەداتن و بەبێ ئەوە هیچ قسەیەکی لەگەڵ بکە، بەڵام لە کۆتاییدا لەگەڵ یەکتری ئاش دەبنەوە. شکۆفەش دەڵێ من خۆ پێ باشترین مێکاپ ئارتیستە و واز ناکەم هیچ کەسێک لە من باشتر بێت لەبەرەوەی تاوەکو ئێستا لە چەندین پرۆگرام پرسیاری لێ دەکەن ئایا کێ باشترین مێکاپ ئارتیستە؟ هیچ قسێک ناکە وەڵام ناداتەوە، بەڵام لە نێوان هەڵبژاردنەکان زۆربەی کات سازان ئەمین هەڵدەبژێر و دەڵێ خاتونێکە دەزڕەنگینەوە و کاری مێکاپی زۆر جوان دەکاتن. لە ساڵی 2021 خاتو شکۆڤە زۆر لە کوردستان دەیبینین، بە تایبەتی لە شاری هەولێر. ئایا چی دەکات؟ بەنیازی چییە؟ دەڵێتن خەریکی بزنزی خۆم و بە تەمامە بزنزێک بکەم و بۆیە ئەو ساڵەکە ئاوە هاتوو چۆ دەکەم. لە ساڵی 2020 من خەریکی ژانی تایبەتی خۆم، بەڵام 2021 کردۆتە ئەوە کە زیاتر بەکاری بزنزەوە خەریک بم. وەروە شکۆڤە ماوەیەکیش پێشکەشکار بوو لە کەناڵی ئاڤە ئینتەرتێنمنت، یەک وەرزی لەو پرۆگرامە پێشکەش کردووە، دواتریش لەگەڵ ئەو کەناڵە نەماوتی من دەرنەکراوم، خەڵکێکی زۆر وایان زایان دەرکراوەتی نەخراق دەکەم تاوا بوو وا پێویست بوو من بڕۆم وار و عەقدم نوێ نەکردەوە، واسم کرد ئەو پرۆگرامە لەگەڵ من ناگونجێت لە بڕۆیەوەی من خاتونێکی مێکاپ ئارتیستم، ئەو تایبەت و بە فاشیۆن و جلوبەرێک. ئایا تۆ وەکو بینەرێک لە خاتو شکۆڤە تا چەند ڕازی و جلوبەرگەکان و شێوە قسەکردنی و کاری مێکاپ ئارتیستەکانی چۆن دەیبینیت؟ ڕای خۆت بنووسە لە کۆمنت. زۆر سپاس بۆ سەینکەی تەواوی ڤیدۆکەمەوە. پێتان خۆش ئەمجارە لەسەر چ کەساتێشتری بەناوبانگی کوردستان یاخود جیهانی ڤیدۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن، واروها لایک و کۆمنت و شێریشتان لەبێ نەچێتن و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینێ. وەرەوە سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی ناوت بستن نێو تری پشکە و ببی بە خاوەن خەڵات. هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.